چینە گۆڕستانەکە ببینن جوانێکی خۆی هەیە. ئەمە گۆڕستانەکەیانە. ئەمە مۆدیلی نوێیانە، ئێستا مۆدیلە قەدیمەکەتان پێشان کە هەمووی ئاسن و ئەو سیمبولی سلەیڤەکانە. سەگۆڕە ئەمە گۆڕستانە. پیاوەکە بێتاقەتیش بێدێتە ئێرە ئەتوانێت چەوێک بگۆڕێت. هەر یەکە و جوانێکی خۆی هەیە. ئەوە دوو کەس چین هەیە، لەسەرەوە سێ کەس چین. هەر یەکە و شێوازەکە هەیە بەخۆی بەلۆی بمری شێوازی گۆڕەکەی خۆی دەستنیشان دەکاتن. هەمشەی برادەران لێرە دەمە یەک حاڵەتی چکەش بڵێم، یعنی بەڕاستی مردن ئەو ترسە گەورەی نییە ئەوی لە ڕۆژهەڵات. مردن لە ڕۆژهەڵات وڵاتە دواکەوتوەکان زۆر ناوقەتت دەپسێندرێ بەر لەوەی بمری. لێرە ئەو قودسیەتە ترسەی یان ئەو ترسە گەورەی نییە نێ ڕۆحت دەربکەن وایە و جەهەنەم وایە و یعنی لە کۆمەلگای شەرقی ڕۆحی ئینسان دەبردرێ بەر لەوەی بمری. لێرە بەو شێوە ئەو ترسە نییە، هەموو کەس ڕۆحی خۆی لاشێژنەوە حەز دەکا بشی، بەس کاتێ مردن دادێ یعنی لە فلیم کە بەشەشی لە ڕەنگ دەبینن کورە لای مە نییە، ینی هەر لە مناڵیەوە وات لێ دەکەن لە مردن ئەوەندە بترسی. دیمەنێشکە چ جوانێکی خۆی هەیە. ئەوان دوومە و کارمەندی هەیە ڕۆژانە دێن ئاو دەدەن، چا دەکەن، جوان دەکەن. لێرە و شێوە ئاودانە هەیە، ئەو مەسینە و یعنی ئاوی دێتە خوارەوە. ئەوش دیمەنێش سەدان و هەزاران کەس وەکو ئێمە ئاوا دەکەویتە ژێرگەڵ هەمووی ترەوانە هەتا دەژین. ئەوە دیمەنێک لەو گۆڕستانەی کە سەدان کەسی وەکو ئێمە وستا لە ژێرگەڵ بایە. هەر چێڵە یەک کەسە، دوو نییە وەکلای ئێمە. برادران ئەمانە شەر هەوە، ئێرە شەر ئەوەیە دەمەوە بڵێم لێرە کێکێک دەمرێ تر دوای ئەوە دەبرێتە خەستەخانە نامزەمیدە دادەندرێت. دوای ئەوە ڕۆژێک تهدید دەکەم دێنە ئێرە ئەو نەفەرانەی دەبینن ڕاوەستانە ڕۆژێک دادەندرێت ئیتر هەموو خزم و برادەرەکانی دێن قسەی لەسەر دەکەن. دوای ئەوە دەنێژێتەوە، یعنی ئەگەر هەر ئەوەندەیە ئەوش دەڵێ کورسی کافتریایە دادرا خەڵکەکە بۆ خۆی بێدابنیش کۆن. ئەو شێوازی سلەیڤانەیە ئێستا زیاتر دادەنێ. ئەم جۆرە ناشنەشیان هەیە، دەبینن بێچەڵ. ئەمە قەدیمەکانیانە، وەک لە فلیمەکان دەبینین کە سلەیڤەک دادەندرێ، بەس ئەو زۆرەشیان هەیە. هەر وەکو شتێکی کەلتوری ئەوەی برادران هەموومان دەمرین بە دار و درەختەوە نامێنێت، بە چیا و ڕووبار و ئەوانە کەم و زۆر دەبێت تێکەچێت، بە هەموو ئاژەڵێکەوە هەمووی دەمرێت. ئەمە لەسەر ئەو بەرزایەڕە
هەر گۆڕستانەکەیە لێرە سێ ناوچوانە ئەمە سێ کەسە هەمەشایکەن جان هۆکان یان هۆکان 26 ساڵ بووە یەکەچیان 70 ساڵ بۆ 69 ئەوی تریش 74 ساڵ بووە یارێک خێزانە ئەوە دووە یانی تر زۆرینیان لە دەری سویدیە سەدەمرن یعنی بەگشتی 70 و 80ە پەیانە زیاتریش دەمری ئەوە هەموو شێوازی قەدیمە تەقریبەن ئێستا قسەک دیکۆری مۆدرنتر بوونە وەکو گوتم ئێستا پشتەوە ئەوم بەردوشتیوانە ئەو کانیاوەش بەسەر ئەو جیای بچووکە دێتە گرد بابچی ناشتنێک برێم ئەوێ وەکو ڕۆژی کۆتاییە دەینێژن دیارەیەکێک کەتر ئەو خزم و برادەر و هاوڕێکانی خەر دەبنەوە بەشێک دێن قسە و باسی خۆیانی لەسەر دەکەن لێرە مردن ئاوایە یعنی لای ئێمە کەڵتورەکەی جیا ڕەنگ بێەوەی ئێمەش جوانێکی زیاتری تێدا هەبی بە تایبەتی پرسە کە سێ ڕۆژی یەکەم یان دوو ڕۆژی یەکەم خەمڕەوێن دەبێتن لەبەر ئەوەی تا حەدێک خەڵک دێت لەگەرت هاو بەشتە بێتن و مەشغوڵت دەکات وەڵا من مامۆس کەسێک لەمەلە دەمناسی مامۆستای کیمیا بوو هات وتم ها بێتاقەت وتی دایکم مردیە هاتە مەرەوانیش وتی هەمووی 2 سەعات نابی بە سەلاجەماندا ناوتەوە کاتێکی خۆش لا بەدەن هەرویستم ئەو دیمەنانە ببینن و ئەو کەلتورەش من دیمەنەکە زیاتر سانزی ڕادشام لە گۆڕستانەکەی بەس بزانێنی مردن بەسیتە هەموو بوونەوەرێک حتا سروشتیش نەفی هەیە لە قانونی دیاری هەمووی دەڕۆ ئەو دارانە ژۆک خۆی نابێت گەورە دەبێت ئەو ڕۆژێک ماڵە ئەوایی دەکات بولبول ئاژەڵ سەگ هەموو شتێک کاتش خۆش